إجان دقونا يكما بروجي آفا خيرا بوزدتري بيست جراكين هوليري حتى نوكا 489 بيرن آفا هاتينا جرتن بدما هيك هاتنا قونا دوياما بروجي آفا خيرا قرار زدتري 1000 بيرن آفا كو آفجي تراكيشان بهنا جرتن ديفيجي كارير يكم مازن اللي سر باراستنا جيرخانا آفا بتايبتي آفا جيرزوي لكردستاني هبيتن من ميوانه که هی گلک پرسیار هنه دجوانین هجا بپرسم هجای امید خوشنا و پارێزگاری هەولێرێ میوانێ منە هجای امید تو بخێراتیە کوردستان 24 پروژه آوا خێرا لە هەولێریان لە قەراتێ پیرۆز بیتن قۆناغا یەکەم دهی دەست پێ کرد ئاڤگەهشتە 20 گەڕەکێن هەولێرێ ئەس حەزکەم زلەتر زانیاریان وەربگرم قۆناغا یەکەم دهی بوو لێ قۆناغا دویان دەیکەنگی بیت زۆر سپاس ئیمان خان سڵاو لە جەنابێت لە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 بە تاکید ئێمەش دەڵێین ئەو پرۆژەیە و هەموو کارانەی کە کراون و دەکرێن لە داهاتوودا پیرۆز بێ لە قەرات پیرۆز بێ لە خەڵکی هەولێر کە خەڵکی هەولێر بۆ هەرێمی کوردستان هەمیشە ئێمە باز لەوە دەکەین شایانی زیاترن خزمەتی باشترن و ئەو پرۆژەیەش بەشێکی گرنگ لە ئاوردانەوەی هاوڵاتیان لە خواستەکانی هاوڵاتیانە بابەتی ئاو لە هەولێر بابەتێکی مێژوویە گرفتەکە لەو 1-2 ساڵە دروست نەبووە بەڵام لێکەوتەکانی گۆڕانکاری کەشوهەوا لە چەند ساڵی ڕابردوو کاریگەریەکانی زۆرتر دەرکەوتن و زروف و ژیانی خەڵک سەختتر بوو ڕاستە ئێستا ئێمە بەشی یەکەم تەواو بۆ بەڵام بەشی دووەم ئەوە نییە برێ پرۆسەیەکی درێژخایان بیتن وەکو بنیە تەحتیەکەی کە هەر سێ پاڵاوگە و لە زێوە دواتر لە بۆ گاینج و لە گاینج و لە بۆ سێبیران وەکو مەشروع هەموو تەواو بووە ئەوەی ئێستا ماوە گەیاندنی تی لە بۆ شار کە ئەگەر سیر بکەی پرۆژەکە بە دوو ئاراستەیە ئاراستەی دەستە ڕاستی لە تووڕقەوە دەست پێ دەکا و ئاراستەی دەستە چەپیشی بەو دیوەی ڕشقینەوە دەست پێ دەکاتن ئەوەی کە ئێستا کراوە ڕاستە لە ڕووی ژمارەوە باز لەوە دەکرێت 20 گەڕک بەڵام چ گەڕەچێک بۆ نمونە فەیسی یەکەم لە تووڕق ڕشقین پاشانەکە گەڕەکی ژیان قەرەبووی ژیان و مامزاوە سەرکارێز قەتەوی دارەتوو بنەسڵاوە پێنجی حەسارۆ گەڕەکی هاوکاری فەرمانبەران ڕۆشنبیری شارەوانی هەموو ئەو گەڕەکانەنە کە بە هیچ زۆرێک پرۆژەکانی ئاوی سەرزەویان نەبووە پێشتر تەنها و تەنها ئاعتیمادیان لەسەر بیری گەڕەکەکان بووە و ئەو منتیقەیەش بێشک یعنی ئاوی ژێرزەوی لە ئاستێکی زۆر زۆر خەتەرناکدا بوو دابەزی بوو ئێستا ئەو پرۆژەیە کە گەیشتۆتە ئەو شوێنە و بەدڵنیاییشەوە پرۆژەکە هەمان نەفەسی ڕۆژی دەستپێکردنی تاوەڕۆ بەردەوامە بە 24 کاتژمێری و هەروەها بە 3 شەفت کاری تێدا دەکرێتن بە پشتیوانی خودای گەورە لە ناوەڕاست هاویستمە پرسیارە بکەم جەنابی پارێزگار دوێنێ بە گەیشتنی پرۆژە ئاوی خێرا بە 20 گەڕەکەکانی هەولێر زۆربەی ژنەکان ترسیان لەوە هەبوو دەیان گوتی دەترسین بەس ئەم یەک دۆ ڕۆژاوها ئاو باش لۆمان بێت دواتر ببڕن بەدڵنیاییەوە نابێ هیچ ترسیان هەبێتن ئێمەش ترسمان لەو خوشکە خۆشەویستانە هەیە لەو ئافرەتە خۆشەویستانە هەیە ئاو بەفڕۆ بدەن ئێستا ئەوەی لە راپۆرتەکەی پێشتر باسی لێوەکرا لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی مرۆییەوە دەستگرتن بە ئاوە ئەرکێکە لەسەر هاوڵاتیە و لەگەڵ ئەوەشدا ئێمە زەحمەتێکی زۆرمان دیتێ خەڵکی هەولێر دەبێت لەزەتێکی لەو خۆشیانە وەربگرین لەوەی کە بەفیڕۆدانی ئەو بەعادەتەن لە ڕووی ستانداردەوە ئەگەر لە ڕابردوشدا ئەو سێ پرۆژەی هەمان بوو ئیفرازیەک و دووسێ لەگەڵ بیرەکان مقارنەکەین بە ژمارەی دانیشتوانی شارەکەمان لە ڕووی ستانداردی بە نمونە وڵاتانی دەوروبەر ئوردن بە نمونە وەربگرین ئێمە لە لیڤڵێکی بەرزدا بووین بەڵام لەبەر ئەوەی عادەتەن باز دەکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە نێویشیدا عێراق لە عێراقیشدا لە هەرێمی کوردستان خەڵک مسریفە لە ئاو کە خەڵک مسریفە لە ئاو هیوادارین ئەو پرۆژەیە بەشێکی دیکە لە هۆشیاری هاوڵاتیانیشمان بی دەستی پێوە بگرنا بەدڵنیاییەوە کە باسیش لە زەمن دەکرێت دەگوترێ ئەو پرۆژەیە 30 ساڵی دیکە کێشەی هەولێر چارەسەر دەکا
بۆ معنایی ئەو شوێنانەی کە ئەو پرۆژێ پێدەگا پاشتی ساڵی دیکە کێشیان لە بۆ دروست نابێتن دەمێ ئەوە ڕم بکەمەوە هەولێر لە گەشەسەندن و فراوانبوونی زیاتردایە ئەگەر خوا پشتیوان بێتن ئەو گەشەسەندن و پەرەسەندنەی هەولێر بەردەوامی هەبێتن و ماستەر پلانی هەولێر کە دانراوە و زۆنەکانی دابەشکردیە ئاواکاری و پرۆژەکان و یەکەکانی نیشتەجێبوون زیاد بێت لە شوێنەکانی دیکە ئەو گرفتەمان ڕوبەڕوو دەبێتەوە بەڵام لە بۆ ئەو شوێنانەی کە لە بازنەی 150 مەتری بازنەی 120 مەتریە ئەو پرۆژەی پێگەیە چەند 30 ساڵی دیکەش گرفتی نابێتن واتە هاوڵاتیان با لەوە دڵنیا بن ئەو پرۆژە شتێکی دوورمەودا ستراتیژیە بەڵام داوای ئێمە ژوایە خۆشەویستانمان هاوڵاتیانی شارەکەمان دەست بە ئاوەوە بگرن لە زیادە مەسرف نەکەن و بە دڵنیاییەوە ئێمە یاسای پاراستنی ئەومان هەیە ئەوەش جێبەجێ دەکەین دەبێ هەرموو ماڕێک تەوافەی هەبێتن ئاو بە فیڕۆنەدا هەموو ئەو ئیجرات و ڕێکارە یاساییانە دەگرینە بەر بەڵام هیوادارین هۆشیاری هاوڵاتیانمان لە سەروی جێبەجێکردنی یاسا بێتن هۆشیاری هاوڵاتیانمان و پێگیریان بەو سەروەتە نیشتیمانیە لە سەروی ئەو ئیجراعاتانە بێت کە ئێمە دەمانەوێت بیکەین باشە کاکۆمێت ئێستا پرسیارێکی هەیە زۆربەی خەڵک دەپرسێ دەڵێ باشە عێراق بودجە نانێرێ ئەو هەموو پروژە استراتیجی و زەبەلاحانە ئێوە بەچی دروست دەکەن ئایا بەداهاتی ناوخۆیە؟ وەڵام ماشەڵایەکی لەگەڵ برێ تا بەچاو نەچیتن ماشاءالله ئەو پرسیارە بکە بەڵێ بەتاکید بەتاکید ئێمە ئەوەی ئەنجام دراوە دوێنێ جەنابی سەرۆک وەزیران زۆر بەڕوونی باسی لێوە کرد لە ئەو پرۆسەیەی کە درێژکراوەی هەموو پرۆسەکانی ڕابردووە لە لاوازکردن و نەمان و نەبوونی هەرێمی کوردستان و وجودی هەرێمی کوردستانەوە دەستی پێکردیە لە ساڵی 2013 کە کاتێک بودجەی هەرێمی کوردستان دەبڕدرێ دوای ئەوە شەڕی داعش دەست پێ دەکا خەڵکی جنوب و ناوەڕاست ملیۆنانیان کۆز دەکەن شوێنەکانیان نائارام دەبی دێنە هەرێمی کوردستان لە بەرامبەریشدا حکوومەتی عراقی نەفیشەچێکت دەداتێ نە بەرگریت دێدەکا نە بەرگری لە خەڵکە دەکا بەڵکو لە هەر شوێنێک گروپی تیرۆریستی داعش ڕوە و جێشی عراقی دەچ و ئینهیاری دەکرد خۆڕاگری خەڵکی کوردستان و قارەمانەتی پێشمەرگە بەرگری دەکرد لەو کاتیشدا حکوومەتی عراقی دەست لە بۆ موچە و قوت و ژیان و بەرکەوت و شایستە داراییەکانی ئێمە دەبا ئەوە پرۆسەیەکە بەردەوامە ئامانجی یەکەمیان ئەمن لە زۆر جێدی کە باسم لەوە کردیە ماوەیەک بەر لە ئێستا یەکێک لە سەفیرەکان لەلام بوو باسی کرد گوتی حکوومەتی عراقی دەڵێن کاکە ئێمەش خەڵکی بەسڕا گلەیی هەیە کە بەسڕا دەوڵەمەندترین شاری عراقە بەڵام خزمەت گوزاری نییە لە بەرامبەردا لە هەرێمی کوردستان هەیە بابێن مقارنەیەک بکەین لەو بودجانێک کە لە بەردەستی ئێمە بۆ لە هەرێمی کوردستان و ئەو بودجانەیە کە لە عراقیش بووە کاتی خۆی کە بڕیار ئەوە بوو 170 بودجێ هەرێمی کوردستان بنێردرێ هیچ ساڵێک 170 وەرنەگرتیە لە قۆناغی یەکەم دەستیان بە کەمکردنەوە کرد لە قۆناغی دووەمدا دەستیان بە زۆر کەمکردنەوە و لێبڕین کرد لە قۆناغی سێمدا نەوتیشیان ڕاگرتین و لە بەرامبەردا تەواوی بودجەی ئێمەشیان ڕاگرت ساڵانە بەرکەوتی هەرێمی کوردستان لە پرۆژەکانی پەرەپێداندا ملیارات دینارە یەک دینار بە هەرێمی کوردستان نادەن حکوومەتەکەمان وەڵامی پرسیارەکە من دەمەوە زۆرترین پرسیار لە جەنابتان بکەم دوێنێ لە ئەسنای قسەکانیەوە جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی بە خاڵێکی کرد زۆرم حەز لێیە لەگەڵ ئێوە باسی بکەم کە جەنابیان گوتی کە عێراق قەرزی دەرەکی دەکا بۆ دروستکردنی ژێرخانە و بۆ ئەنجامدانی پرۆژە زەبەلاحەکان هیچی بوومە نانێرێ هیچ پارەیەک بودجەیەک یەک دینار بوومە نانێرێ بەڵام لە پێدانی قەرز داوا دەکا و لە پشکی ما ئەمە قەرزەکان بدەینەوە ئەمە کوو بەڵێ بەتاکید ئەوەی دوێنێ جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی باسی لێوە کردن بەشێکی کەم لەو زوڵم و ستەمە بوو کە بەغدا دەرحەق بە ئێمە دێکا بەغدا لە گەنمی جوتیاران زوڵم لە ئێمە دەکا لە سوتەمەنی زوڵم لە ئێمە دەکا لە دابینکردنی سوتەمەنی لە بۆ وێزگەکانی کارەبا زوڵم لە ئێمە دەکا لە موچەی فەرمانبەران زوڵم لە ئێمە دەکا لە پرۆژەکانی پەرەپێدان و وەبەرهێنان زوڵم لە ئێمە دەکا لە بودجەی هەرێمی کوردستان زوڵم لە ئێمە دەکا تەنانەت لە دامەزراندنی فەرمانبەران ملیۆنان هاوڵاتی لە شارەکانی دیکەی عێراق دامەزرایی یەک مۆزەفیشیان لە بۆ هەرێمی کوردستان دانەمەزراندیە نزیکەی 7 ملیۆن
7 ملیۆن هاوڵاتی بەناوی چاودێری کۆمەڵایەتی پارەیەک و موچەیەکی دروستیان پێدەدرێ بەڵام لە هەرێمی کوردستان سەدا یەکیشیان لە بۆ دابین نەکرایە یعنی لە هەموو ئەو بابەتانە زوڵم دەکاتن بە دڵنیاییەوە ئەو ستەمەی کە بەغدا دەیکاتن لە هەموو سێکتەر و مەجالەکانە و بە تایبەتیش ئەوەی جەنابی سەرۆک وەزیران بەڕوونی باسی لێوە کرد قەرزی نێودەوڵەتی دەکاتن لە بۆ پرۆژەکان و لە بۆ تەکمیلەی ژیان لە عێراقدا لە قەرزەکە دینارێک بە ئێمە نادا لە بەرامبەریشدا کە قەرزەکە دەداتەوە لە بەشی ئێمە لێمان دەبڕدرێتن یعنی ئەگەر ئەو ساڵ ملیارێک قەرز بکە پاشدە ساڵی دیکە ئەو ملیارە بداتەوە ئەمە ئەو کاتی سەدا چاردەی ئەو ملیارە 140 ملیۆنی دەبی ئێمە بیدێنەوە هەرێمی کوردستان کە سنتێک دینارێک درهەمێک دۆلارێکمان وەرنەگرتیە بەداخەوە هیوادارین پند لە ڕابردوو وەربگیرێتن ئەزیەتدانی خەڵکی کوردستان خۆڕاگرە بەرگەی دەگرێت بەڵام وەڵامیشی دەبێتن باشە وەڵاهی لە ڕابردوو وەربگیرێتن دیکە لە خەڵکی کوردستان جەنابی پارێزگار شتێکی تر هەیە ویستم بپرسم چی لە بودجەی بەرەپێدانی پارێزگاکان هات ئێوە هیچ بودجەیەکتان بوودێ تا ئەو پرۆژانە ئەو باخچە جوانانە دروست بکەن بەڕاستی کە من بەخۆم دێمە داوامێ لە سەرڕێی دەبینن لێرە و لەوێ دووزەر و بندوزەر ئیش دەکا بەخچەی کچکە دروست دەکرێت کە ئینسان هەر حەزەکە تەماشەی بکە ئێوە ئەو پارەیە لە چێ دەهێنن ئێوە کو دروستی دەکەن ئێوە بودجەتان هەیە نییە ئیمان خان بە دڵنیاییەوە هیچ بودجەیەک لە عێراق لە بۆ ئێمە نە لە بۆ هەولێر لە بۆ هەرێمی کوردستان دابین ناکرێتن بە ئیسلاحاتی حکوومەتی هەرێمی کوردستان کە کابینەکەمان کابینەی ڕیفۆرمە بە بەرزکردنەوەی داهات تا ڕادەیەکی بە کەمکردنەوەی خەرجێلا بەلایەکان بەو ئیرادەیەی کە حکوومەتەکەمان لە سەروی حکوومەتەکەشمانەوە ستراتیژیەکان دنیابینینی جەنابی سەرۆک وەزیران ئەو کارانە دەکرێتن و لە ناو هەرێمی کوردستانیش جیاوازی لەگەڵ شارەکانی دیکە ناکرێتن ئەو پرۆژەیە کە ئەو ستراتیژەی دەستی پێکرایە باسمەنە پرۆژەی فریاگوزاری ئاو بوو کە یەکێک لە ستراتیژی ترین پرۆژەکانە لە ئاستی عێراقدا کە لە هەولێر و لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێتن بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی دنیابینینی جەنابی سەرۆک وەزیران لە ژینگە پارێزی هەرێمی کوردستانە ئێمە بەڵێ دڵمان خۆشە کە دەبینین بەو جۆرە کار دەکرێتن لە ماوەیەکی زۆر نزیکدا لە شەقامی 120 مەتری لە شوێنەکان دەبینن کە ژمارەیەکی زۆری پارکەکان و سەوزاییەکان تەواو دەبێتن تەنها و تەنها بە پشتبەستن بە بودجەی هەرێمی کوردستانە هیچ بودجەیەک لە عێراق لە بەمان دابین نەکرایە باشە کە جەنابی پارێزگار قارنەیەک بکەی لە نێوان جەنابی پارێزگار عەفوم کە دوو پرسیاری گرنگم ماوە برادرانم پێم دەڵێن کاتەکەتەوە بووە ئەو پرسیارە گرنگانە یەکێک لەوانە ئەوە بوو زۆربەی جار دەڵێن پارەیەکی زۆرتر لە بۆ هەولێر خەرج دەکرێت زیاتر لە سلێمانی و لە دهۆک ئایا ئەمە ڕاستە پارە زیاتر لە بوو هەولێر خەرج دەکرێت تا پرۆژەکان پێ ئەنجام بدا ئەگەر نا دەتانی پێمان بڵێ ڕێژەکە چەندە بەڵێ بەتاکید بنەمای پارەی بودجەی پەرەپێدان ژمارەی دانیشتوانە بنەما ئەساسیەکەی ژمارەی دانیشتوانە بە هیچ جۆرێک جیاوازی لە نێوان هەولێر و دهۆک و سلێمانی نەکرایە هەتا لە نێوان ئیدارە سەربەخۆکانیش کە چار ئیدارەی سەربەخۆشمانەیە بەڵکو گەلێ جار پشتیوانی زیاتر لە ئیدارە سەربەخۆکانیش کرایە کە ئەوانیش شایانی ئەوانە خەڵکی ئەو خۆشەویستانە خەڵکی ئەو سنوورانە خزمەتی زیاتر و باشتریان بکرێتن نەخێر بە شێوەیەکی دادپەروەریە بە شێوەیەکی یەکسانیە بەڵام ئەنجامدانی پرۆژەکان ڕەنگە بە جۆرێکی دیکەی بەڵام لە ڕووی دابینکردنەوە بە دادپەروەری هەرێمی کوردستان یەک زۆنە لە دیدگای حکوومەتەکەمان لە دیدگای سەرۆک وەزیران یەک زۆنە ئەگەر دەمویست ئەوەش باز بکە مقارنەیەک بکەی هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان لە ساڵی 20 لە بۆ ئێستا ژمارەیەکی زۆر قەیرانی هەبوونم دەمێت زۆر بە خێرایی بەسەریدا ڕەت بم کە ئەو قەیرانانەی تێپەڕاندووە قەیرانی ئاو کە بابەتێکی مێژووی بۆ قەیرانی لافاو کە لەویشدا تا ئێستا 130 میلیارد دینارمان لە هەولێر خەرج کردیە 100 کیلۆمەتر ئاوی کۆڕنیشی هەولێر و ڕێڕەوە سروشتەکانمان کردوتەوە دەیان پرۆژە ئەنجام درایە چەندین بەندا و تەواو بوونە چەندین پۆنت تەواو بوونە چەندیان لەژێر جێبەجێکردندانە چەندین ئاوەڕۆی جەنابی پارێزگار سندوقی دروستکرایە کە مەترسی لافاوی کەم کردوتەوە جەنابی پارێزگار لە ماوەی 2 هەفتە لە ماوەی تەنیا 2 هەفتە بەڕاستی ئەو ئامارە شوکێنەرە و دەمەوێت ئاماژەی پێ بکەم بەڕاستی لە ماوەی 2 هەفتە 20 جار هێرشی سەر کێلگە ناوتیەکانی هەرێمی کوردستان هاتی نەکردن باشە بە درۆنان
ئێجا توتزانی درۆنێت بووم بە ڕێژکری ئێستا ترسمان لەوەیە هێرشی سەر بیرەکانی ناوتیش نەکەن هێرشی ئەو پروژە زەبەلاحە نەکەین کە ئەو بۆ هەولێردا بیندەکە چونکە بەڕاستی ئەوە دوژمنە چاوی بە هیچ هەڵ نایە بەڵێ هەموو شتێک واردە تا ئەو گروپە لە یاسا دەرچووە ترۆرستانە هەبن و لەلایەن حکوومەتی عێراقیشەوە داڵدە بدرێن شوێن و مەکانیان دیار بێ ئامانجیان دیار بێتن جوولەکانیان دیار بێتن و وازەحە ئێمە ئەو درۆنانەمان لە دەرەوەی عێراق لە بۆ نەهاتیە لە ناوچەکانی عێراقیەوە هاتیە لەو بۆشایی ئەمنیە هاتیە کە حکوومەتی عێراقی دروستی کردێ لەو ناوچانە هاتیە کە هەشت تێیدا حکومڕانە واتە هەموو شتێک واردە دەستبردن لە بۆ ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەلایەن ئەو گروپە لە یاسا دەرچوانە لەلایەن ئەو تیرۆرستانە هەموو شتێک واردە دەرحەق بە هەرێمی کوردستان ئەنجام بدرێتن بەڵام بەداخیشەوە حکوومەتی عێراقی لێژنە پێک دێنێ بە دوواداچوون دەکە بەڵام ئەنجامەکەی لە بۆ ڕای گشتی ڕناگەێنێ ئیجراعات ناکە ئەو گروپانەی کە ئەو کارە تیرۆریستی ئەنجام دەدەن لەژێر سەقفی عێراقەوە ئەنجامی دەدەن کە ئەوە حکوومەتی عێراقی لە ئاسمانی عێراق بەرپرسیارە حکوومەتی عێراقی لە پارێزگاریکردن لە ئەمنیەتی شارەکان بەرپرسیارەکە بەداخەوە نەمان بینیوە هەوڵێکی جددییان ئەو تۆ هەبیتن کە ڕێگری لە بۆ ئەو گروپە لە یاسا دەرچوانەدا بنرێتن جێی خۆشحاڵی سەربلندیە کە هەولێری پایتەخت یەکەم پارێزگا لەسەر ئاستی عێراق خاوەنی کارەبای 24 دەمژمێری و ئاوی 24 دەمژمێری وەکو جەنابەت گوتت دیسان بڵێ ماشاءالله هزار ماشاءالله بزانم پرۆژەیە ڕووناکی بکیڤە گەهشت ینی ئێستا هەموو هەولێر لە سنتەر مەبەستمە بوویتە خاوەنی کارەبای 24 دەمژمێری پرۆژەکە بەکوێ گەیشت بەڵێ بە خۆشحاڵیەوە دیسانەکە ئەو پرۆژێش هەوڵدرا لە ناوخۆیماندا دژوەستانەوەی هەبێ بەڵام لە نەتیجەدا لە قازانجی هاوڵاتیانە پشتیوانی هاوڵاتیانی هەیە بە خۆشحاڵیەوە هەولێر وەکو پایتەخت و وەکو یەکەم شاری هەرێمی کوردستان سنتەری شاری ئێستا تەواوی 24 کاتژمێریە ئێستا لە دەوروبەری شار وا لە کەزنەزان لە بەحەرکە لەو سنوورانەش وا دەستی پێکردیە ئیشەڵڵا پرۆسەکە وەکو ئەوەی لە ناو سنتەری شار تەواو بوو لە شوێنانەش بە خێرایی تەواو دەبێتن سوپاس لە بەخوای گەورە ئێمە یەکێک لە قەیران و گرفتەکانی لە هەولێر هەمان بوو ژینگەی شارەکەمان بوو کە لەلایەک وا ڕێژەی سەوزایی بەرز دەکەینەوە لە لایشی دیکەوە ئیجراعاتانی کە دەکرێت پرۆژەی ڕووناچی بەشێکی گرنگ لە پارێزگاریکردن بوو لەگەڵ ئەوەی ئیجراعاتانەی لە ڕابردوو کردمان دەرحەق بە پاکردنەوەی ژینگەی شارەکەمان پرۆژەی ڕووناچی تا ئێستاکە زێتر لە 1400 مۆلیدا مۆلیدەی گەڕەکان کوژاوەتەوە ئەوجا خەڵکی خواپێدا و مۆلیدەی تایبەت بەخۆی هەبووە چێشتخانەکان هەیان بووە هوتێلەکان هەیان بووە فەرمانگەکانی حکوومەت بەشی زۆر مۆلیدەی هەبووە ئەوانەش کوژاوەتەوە کە ئەو بەشێک یەک لە سوودەکانی دووەمیان بەشێکی دیکە لە دابینکردنی ئاوە سێمیان ئەمە لە زۆر جێی دیکە باسم کردێ زۆریش تەعنی لێدرایە ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەندجیلێکە کارەبای بەردەواممان نەبینیە کارەبای بەردەوام ناگەڕێتەوە لە بۆ حکومڕانی دوای 91 و دامەزراندنی حکوومەتی هەرێمی کوردستان کارەبا کێشەیەک بۆ لە عێراق بە بەردەوامی هەبووە وایە سەر هەموو شارەکانی دیکە هەیە سوپاس لە بۆ خۆی گەورە پرۆژەی ڕووناچی سەرکەوتوو بووە زۆر بەباشی بەڕێوە دەچیتن ئەرچی هاوڵاتیانیشی سوب کردیە لەلایەکی دیکە دەکە ئاو دابین دەکرێت بەشێکی دیکە لە خواستەکانی هاوڵاتیان جێبەجێ دەکرێت هاوڵاتیانی شاری هەولێر شایانی لەوە زێتر و زۆرترن کە خزمەتیان بکەین هەموو ئەو کارانەی دەشکرێن بەڕاستی دیسان تاکید دەکەمەوە لە پشتیوانیە ڕاستەوخۆکانی جەنابی سەرۆکوەزیرانە ئەمن مەعاناتی ئاو لە هەولێر تێدەگەم ئەمن مەعاناتی کارەبا تێدەگەم کە لۆدی تەلەفۆن وەڵڵاهی ڕۆشە بووە لە ماوەی دەقەونی وەک تەلەفۆنەکە بووە هەر هەموو کێشەی هاوڵاتی بووە بەڵام بەسپاسەوە من دوێنێ لە وتارەکەش و لە بەخێراتنەکەش باسم کرد جەنابی سەرۆکوەزیران بە گەرمی لە گەرمان لەسەر خەت بووە لە لافا و لە وشکە ساڵی لە شەوانی درەنگ لە پشوەکان لە سەفەر بووە و لە ئیلتیزاماتی دەرەوە بووە تاقیب و چاودێری دۆخی هەولێر و هەرێمی کوردستانی کردیە لەگەڵمان هەرچی داواشمان کردێ بۆ ئیمکانیەتە مەحدودەی کە هەمان بووە کراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە ساڵی 21 تا 25 130 میلیارد دینار تەنها لە بۆ ئیدارەدانی ئەزمەی ئاو لە شاری هەولێر و قەیرانی ئاو بووە 180 میلیارد دینار لە بۆ ئەو بابەتە بووە 130 میلیاردیش لە بۆ لافا بوو یعنی لەو ئیمکانیەتە مەحدودەی کە بووە کاری باش کرایە و سپاس لە بۆیەوەی بەڕێزیش گەلێک سپاسیەتت کەم هێژای ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێرەوە محافظی پایتەختن ئەرکتان قورسە دەستان خۆش بێ و هەر هەبن و کوردستان هەر ئاوەدان بیت
سپاس.